هەشتا ڕۆژ بەسەر پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕ بووە. ئەو کات نزیکەی دەمانجی ویستە لایەنە سیاسیەکان لەسەر کابینەکە و پۆستەکانی ڕێککەوتن. دەوترێت هێشتا زووە بۆ هەڵسەنگاندنی کاری کابینەکە، بەڵام پێناچێت زوو بێت بۆ بەدواداچوون بۆ جێبەجێکردنی ڕێککەوتن لەسەر کابینەکە. پارتی دەڵێت هیچ کارنامەیەک لە سەداسەد جێبەجێ ناکرێت. پێم وانییە کە هیچ کارنامێک لە حکوومەتە 100% هەموو بنەماکانی هەموو خاڵەکانی وەکو خۆی جێبەجێ بکرێت، بەڵکو بە ڕێژەیە ئەگەر داوا بکەین بە ڕێژەیەکی بەرچاوش ئەوە تەخمین بکەین جێبەجێ بکرێت. زوودنەوەی گۆڕان پێش هەموو لایەنە سیاسیەکان ئەو کات کە نیوەی دەنگەکانیشی لەدەستدا بوو، بەڵام لەگەڵ پارتی ڕێککەوت بۆ بەشداریکردن لە کابینەی نوێم. ئێستا گۆڕان دەڵێت خاوی لە جێبەجێکردنی ڕێککەوتنەکە هەیە. ئەم هەستەکەین لە دوای وەزیرەکان جۆرێک لە خاوییان بەم سیستەمەوە دیارە، بە سیستەمی بەشداری بوون لە حکوومەت دیارە و تەمەنا دەکەین لە ئایندەدا ئەو گرفتانە شارەسەر بن. یەکێتی کە پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانی بەستۆتەوە بە دانانی پارێزگاری کەرکووک، ئێستا پێداگیرە لە سەردانانی پارێزگاری کەرکووک و جێبەجێکردنی تەواوی ڕێککەوتنەکەی لەگەڵ پارتی. بەڵام ئێستا یەکێتی دەڵێت کات بەسەر چوە و دەبێت پارتی نیازپاچی خۆی بە تەواوی نیشان بدات. و پرسی کەرکووک بە یەک پاکێج پێکەوە چارەسەر بکرێت، بەڵام ئەوەی دەبیندێت تاوەکو ئێستا ئەم نیەت پاکیە لەلایەن پارتیەوە نیشان نەدراوە. پێویستە پارتی دیموکراتی کوردستان هەنگاوی جددیتر بنێت بە ئاڕاستی چارەسەرکردنی ئەو کێشانە و جێبەجێکردنی ناوڕۆکی ئەو ڕێککەوتنە. تا ئێستا تەواوی ئەو ڕێککەوتنانەی لە نێوان لایەنە سیاسیەکانی بەشدار لە کابینەی نوێمی حکوومەت بە تەواوی جێبەجێ نەکراوە. لێرە و لەوێ گلەی لایەنە سیاسیەکان دەبیسترێت لەسەر جێبەجێ نەکردنی ڕێککەوتنەکە، بەڵام پێدەچێت بە تێپەڕبوونی و کات و لە ئەگەری جێبەجێ نەکردنی تەواوی ڕێککەوتنەکان تەنیا گلەیی نەکرێت، ئیدی لایەنەکانی تر هەڵوێست وەرگرن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.